بینەرانی عزیز بەردەوامی لەگەڵتان بڵێ کاک ڕەشید ببوورە قسەکانم پێ بڕیت گەرتەواویکەی. کاکە مشکلەی دەهات بوو دەلێت دەهات ڕۆنیە جارێک 476 ملیاریان تەقدیم کردیە جارێک 2 تریلیۆن سیوەیە کە تەقدیمیان کردیە ڕاست دەلێت ئەمن لە مزەکەرەی خۆمان لە میزە خۆمان گوتیتمان ئەو هەندە لە بەغدا بەدەستمان دەکەوێت 12,604 و لە سەقریری خۆمان نووسیەوە ڕقەمی بەغدایە و لە ضمنی وەقای عێراقی تەزبیت بووە کە ڕقەمیمە ئەوەندە لە بەغدا لە پترۆ دۆلار 120 ملیار بەدەست داهاتی ناوخۆ 476 ئەوە تەخمینە ئەو تەخمینە کە کردبووم لە مانگی 10 و 11 کردیە بەڵام مانگی 2 چوویتە ئەنجومەنی وەزیران گۆڕانکاری پێکرد ئەو تەخمینەی ئەمن کردبووم هێشتا ساڵی 2012 نەهاتبوو نەداهاتی 476ەکە کە ئەمن تەقدیرم کردم واقعیە نەسەرفەکەژی واقعی فعلیە تەخمینەکە تەقدیرەکە هێشتا تو داخلی ساڵ دەبی ئەتو لەگەڵ دام و دەستگاکانی حکومەت دانشی تەقدیرێک لە خودانی دەلێ سەرفیاتی منی ساڵی 2012 ئەو هەندە دەبیت داهاتیژی ئەو هەندە بەدەستم دەکەویت ئەوە یعنی تەقدیرە دوو کە تو داخلی ساڵ بووی دەبیتە سەرفی فعلی قەبزی فعلی عفو بکەیت لەناو هۆڵی پەرلەمان و لە مناقەشات و دروست بوو داهاتی ئەو داهاتی هەرێمی کوردستان 476 نییە مگوتێ برای من ڕاست ئەمن لیستەکەم بەڵاو کرد لەناو هۆڵی پەرلەمان کە گوتم داهاتی من 2 تریلیۆن و 331 ملیارە تەنها لە 2 تریلیۆن 331 ملیار 300 ملیار زیاتر داخلم نەکردیە ئەوژی دەدەمە بەغدام لێ دەبریت پارەم لە بەغدایە بەڵام کاک ڕەشید ئەم جارە گومانەکە تەنها لەلایەن فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆنەوە فراکسیۆنی دەسەڵات شەڵێ گومانم لە داهاتەیە گومان کاکی گومان ئەمن نفسی سیستەمی کەشکاک دیتر باسی کرد نفسی سیستەمی شارەوانیەکان قانونی هەیە قانونەکەی ڕقم 6 لە پەرلەمانی کوردستان پەسەند کرایە بەلەدیاتی هەموو دنیاوایە دەلێت شارەوانیەکان دەسەڵاتیان هەیە ئەگەر هاتوو وەزیری شارەوانی تەزیقی بۆجان دەکەن سپاس کاک ڕەشید ببوورە کاتی میوانە کاک ئیسماعیل بەڵێ هەر لێرەیە کە تەماشای قسەکەی بەڕێز کاک ڕەشیدکەی ئەڵێ 300 ملیار دینارم داخل نەکردووە لە بودجەی مەنافەزی حدودی بودجەی سیادی پێڕاستە بە بەهانەی ئەوەی ئەم داهاتە بۆ بەغداڕوە بەڵام ئەوە 2 ساڵە یەکێک لەو کڵاوانەی کە کراوەتە سەر وەزارەتی مالیەی ئێمە کە فێڵێکی قانونیە کە پەنام پێ بردووە ئەوەیە داهاتی مەنافەزی حدودی بە قانون بۆ هەرێمی کوردستانە بە هەرێمی کوردستان طبعا ئەوە لە ئاساسە پیلانێکە کە من لە ئایندا باسی دەکەم بەپێی قانونی مەوازنەی عێراقی هەموو داهاتەکانی مەنافەزی حدودی بۆ هەرێمی کوردستانە بۆ خۆمانە طبعا ئەوە لە ئاساسە سیاسەتێکی مەذهبیە بۆ ئەوەی داهاتی بەسرە دەرکەن لە داهاتی عێراق لە حقەتە سیاسەتێکی زیراکانەیە و پیلانێکە بەڵام بارحاڵ بەپێی ئەو قانونە بێ داهاتی مەنافەزی حدودی بۆ خۆمانە باشە کەواتە لێرەدا مبەڕیت چیە بەهانە چێک کە تو داخڵی داهاتی گشتی ناکەیت مبەڕ ئەمن کاکی ئەسماعیل ئەو قسەنەی ئەتو دەکەی جەنابەت ئەمن لە مزەکرەی ئیزاحی وەزارەتی مالیەم شەرح کردی کە دایتمە پەرلەمانی کوردستان دوای 5 ساڵ پارێ ئەو ساڵم تەقدیم کردی لە ناو مزەکرەی من هەیە لە ناو مزەکرەی ئیزاحیەکەی کاتب دەرە من دا من بخوێن لە ناو مزەکرەی ئیزاحیم هەیە کە نووسیتم لۆ پەرلەمان لە مانگی کە ڕەوانم کردیە لە گەلەوێ دیتر پارێ ئێوە هاتن پارژی هەبوو لە ناو قانونی موازنە ئەو ساڵەژی هەیە قسەکەیت ڕاستە مەنافەزی حدودی هەیە بە ناحیە قانونی مەفروزە بمدەنی لە بودجەی عێراق تەثبیت کراوە لە بودجەی عێراق تەثبیت کرا دەلێ مەنافەزی حدودی لە تەثبیتم کردیە کە دەلێم 2010 305 ملیارم داخلی موازنەی 2011 کرد داهاتی على ئەساس دەمدەنی 400 لە 2011 داخل کرد کە دەمدەنی لێرە شەرح کردیە لە ئەندامانی پەرلەمانی بەڕێز و هەموو دنیا کە لەبەر چ نامدەنێ پاش گەز بوونەوە نامدەنێک تەعمیمەکیان کردیە ئەوە ڕقەمی کتابەکەی وەزارەتی مالیە دەلێت لە چەند فەقەرەك دەکەم لە 358 ملیاریان دەیتم 102 ئەمەژی گوتم بە پێچاوانە یاسا ڕفتاریان کردیە بە پێچاوانە یاسا ئەمن لە مزەکەرەی خۆمانیسی حکومەت گوتیتی ئەمە ناتوانم داهاتێکی من ڕاستە ناحیە قانونی بەڵام
پارەی من لە بندەستیوانە لێم دەبڕیت پێم گوتیە ناماندنێ پەرلەمانی کوردستان سەرۆکاتی هەرێم ئەنجومەنی وەزیران دەسەڵاتی کوردی یارمەتیمان بدەن پارەمان لە بەغدایە ناماندنێ ئەمن باسم کردیە ئەمن لە مۆزەکەرەی خۆمان ئیزاحی بە تێر و تەفسەڵ باسمان کردیە گومان ئەگەر ئەمن بەحسم نەکرد با شارد بۆمەوە ئەمن ئەگەر داهاتی بشارمەوە لوتو بە ئەشکەرای ناڵێن ئەو هەندە داهاتی حکومەتی هەرێمی کوردستانە لەناو بەڵێ سپاس کاک ئیسماعیل پرسیارێک ئەمڕۆ بەڵێ دێمە لای تۆش ئەمڕۆ بابەتێکم لە ڕۆژنامەیە کە خوێندەوە ئەڵێت فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن بە تایبەت گۆڕان لە بەغدا مەجبورن و لە کوردستان مەغرورن و دەشڵێن ئەوان پارلەمانتارێکی کوردستانی دەڵێت کە بەرنامەی پێشینەیان هەبووە بۆی بودجەت پەکبخەن بەڵگەشێنەوە کە پارلەمانتارێکی ئۆپۆزیسیۆنی سەر بە گۆڕان و توێتی با سولفەکان دابش بکرێن کێ ناڵێت بودجە چەند مانگێک ناخایێنێت ئایا وایە ئەمە من بەڕاستی قسە لەسەر جانیبی سیاسیەوە ناکەم پەرلەمان گۆڕان لە بەغداد چیەکە چی ناکە ئەتوان لە خۆیان پرسن ئەوەی من بگو ئەندامێکی پەرلەمان لە پەرلەمانی کوردستان وەزیفەمە و ئەندامی لیژنەی داراییم جواب دەمەوە پەیوەندی بەرنەوە هەیە ئێمە بڕیاری پێشوەختمان نەبووە بۆ پەکخستنی بودجە و ئەگە تەماشای سوورەکانیشکەی لە یەکەم ڕۆژەوە تۆ هەست بەو دەکەی کە ئەمە بەڕاستی مبەرمەج دیە ئەمە ینی پلانێک نییە بۆ ئەوەی بودجەدا ڕێژی بەڵام ئێمە کێشەیەکمان لە کوردستان هەتا ئێستا مەسوولیت تهدید ناکرێت مەسوولیت تهدید ناکرێت هەر پێشێرکاری ئەکرێ و ئەڕوات یعنی ئەوە یەکێکە لە کێشەکان ئەوە تا تەنها لە بودجەی پار ساڵدا دەمادە یاسایی جێبەجێ ناکرێت وەکی چ وەیەکی بلەیەک وەکو ئەوەی کە جەنابەت مناقەلاکەی لە بودجەی ئیسماریەوە بۆ بودجەی تەشریعی ئەمە جواب بدەم تێبینەکە دوای وەڵامی دەرەوە ئەوە لامان بەقوترەوە نیە بەڵێ کێشەی ئێمە چیە کێشەی وڵاتی ئێمە ئەوەیە کە مەسوولیت تهدید ناکرێت کەس بەڕاستی ڕاپێکی یاسا ناکرێت ئێمە پێمان وابوو پێش ئەوەی بچینە ناو گفتوگۆی بودجەی ئەم ساڵ ئەبێ مەسوولێتی دواکەوتنی بودجاوە ئەو مخالفانەی کە لەسەر بودجەی پار ساڵدا کراوە پێویست دەکات بەڕاستی تهدیدیکەین مەسوولێت تهدیدکەین ئەوە بەڕاستی مەبەستی ئێمە بوو نەک ئەوەی کە بودجە پەخین بودجە ئەگەر 6 مانگ وەکو جەنابەت ئیشارەت پێ 8 مانگ دواکەوێت بە 2 هەفتەیان بە 3 هەفتە لە پەرلەمانی کوردستان گفتوگۆی لەسەر بکرێت بۆی تێر و تەسەر بکرێت ئەمە بە پەخستن حساب دەکرێت یان بودجەیەک 8 مانگ دوا بکەوێت سپاس کاگۆران ئەو پرسیارە لە تۆکەم بودجەیەک لەلایەن حکوومەتەوە 8 مانگ دوا بخرێت و لە پەرلەمان تەنها 2 هەفتە گفتوگۆی لەسەر بکرێت ئایا ئەمە پەکخستنە من ئەوە دەمەوێت گەر کۆمێتیشت هەبێت توانێت ئەو با تەزبیت بکەین بەڕاستی حەزم لێ و برادرانە شایدێکی بەویژدام بدەم من پێم وانە لە مناقەشەی بودجە پەلەپەلکرابی حەق خۆی درایەتێ بە تەواوەتی و هیچ کاتێش من لەگە ئەو ڕەیە نیم کە بگویترە هیچ هێزێک لە پەرلەمان تۆمەتبار کرێ بەوەی کە ویستێتی بودجە پەخاتن بەڵام دەکرێت هەندێک با بڵێن وەک ئەوەی کە ئیسماعیل دەڵێ مەسئولیت دیاریکردنەوەوانە حەق خۆیتیان ئەم من ئەوە بەوەش تەفسیر ناکەم بۆی ئایا بودجە پەک دەخەنیانە بەڵام ئوسلوبی محاسبەکردن و مەسئولیت دیاریکردنیش لە پەرلەمانی کوردستان تهدید کرایە خۆ ئێمە پەرلەمانی و قسە لەسەر قانون دەکەین بە فعلی کە پێی وایە دەمادە وەزیر پێشێلی کردی لە ڕووی پەیڕەوی خۆ تۆ دێی داوای ئیستیجوابی وەزیر دەکەی وەزیر دەنیە پەرلەمانی کوردستان یەک ئەو مادانی کە پێشێل کراوە و کاگڕەشی دەڵێ پێم لە جوابم هەیە جا مقنعە ئەمە دەوەستەوە سەر ناهۆڵی پەرلەمان ئەو مادانی پێشێلی کردووە ئاراستەی دەکەی وەڵام دەدرێتەوە دەنگ دەدرێت دەنگ نادرێت ئەبم شێوەیەم ئەوە دەکەن نەک تۆ ناو کاتی مناقەشەی بودجەیە بێ من یەک گلەیم لە برادرانی گۆڕان هەیە بە بەردەوامیش ینی گوتومە دابەشکردنی سەنگەری ناو پەرلەمان بۆ بەرەیەک کەوا بەرگری لە بودجە دەکاو بەرەیەکی چاو لە کەم و کوڕی بودجە دەپۆشی من پێم وایە هەڵسوکەوتێک بوو لە شوێنی خۆی نەبوو ینی ئەگەر برادرانی یەکگرتو کۆمەڵ بە ویژدانەوە قسە بکەن تەنانەت پێم وایە بۆ ئەوانیش کارێکی مفاجە بوو چونکە ئێمە ساڵی پاریش خۆ ئەمە شەڕێکی گەورەمان کردی ساڵی پار خۆ کەس باسی لەسەر کەمکردنەوە نەکردی هەمومان لە پەرلەمان سەتادی بودجەی تەشغیلیمان کەم کردەوە لەبەرەوە ساڵانە نیەتمان هەبوو لە مناقەشەکردنێکی جدی بەڵام ئەوە وەکو خۆی جێبەجێ نەکرا سەتادەیەکەوە خۆی جێبەجێ کرا بەڵام ئێمە ئێستا دێمە سەر ئەوەی کە هەم لەسەر ئەو مەسئولیتە کە چۆن ئێمە لەسەر ئەوەیە قسە دەکەین یەک دوو نقطەی گچکە حەزم لێ کۆمنتی لەسەر دەم چونکە لە بەرنامەکەی پێشووتریش کاک عەلی حەمەد ساڵح بە ئاشکرا دەڵێ ئەمە خرایە دەنگەوە کە چێ لەگەڵ شاردنەوەی داهاتە و چێ لەگەڵ ئەوەنی ئەمە من دەنگم بەو بڕگەیە نەداوە ئەمە پرۆتۆکۆلی پەرلەمانی بەڵام بۆ مەسئولیت دەیڵێم گوترا نەک بڵێن 2 تریلیۆنی داهاتمان دیتیتەوە بیهینینە ناو بودجەیان بیشارینەوە ئەمە نەبوو گوترا ئەم 2 تریلیۆنە لە ڕووی قانونیەوە ئەگەر بیخێی خەرجیت زیاد دەکات واتە ئێستا خەرجی حکوومەت 15 دەبێت بە 17 یعنی نەعجزی پێپڕ دەبتەوە نەدەتوانین خزمەتی خەڵکی پێ
بکەین من وە خۆم دەنگم پێ نەداوە بەڵام بەم شێوەیە نەخراوەتەوە دەنگەوە بۆ ویژدان ینی ئەمە باسکەین لەسەر مەسلەی نەوت کە ویستم بازیکەم بە فعلی لێرەیە دەڵێم هەمومان لە پەرلەمان متفقین و هەمووشمان یاناشمان نووسیوە کە داهاتی نەوت لە ناو موازنە نیە وەڕوونیە وە شەفاف نیە وەلەو کۆبوونەوە مشتەرەکەی کە کرمان یەکێک لە پرسەکانەوە بۆ ڕێککەوتین کە وەزیری سامانە سروشتەکان بێتە کۆبوونەوەی داخراومادان بۆ بەغا مشکلەیە ئەم پرسا بێتن ئەم وردەکاریە کە بۆ سەرکردە سیاسەکانی هەرێمی کوردستانی ڕوونکردێتەوە لەسەر پرسینەوت بۆ ئەندامانی پەرلەمانیشی ڕوون کاتەوە کە ئەم پێم وایە هەموو ئەندام پەرلەمانێک و بە معارضە و دەسەڵات قسەی لەسەر بکە حەق خۆیەتی تا سەر ئێسقان حکوومەتی تەصریفی ئەعمال بەڕێزان ینی من قانونی مەدەمێت دیفاع لەو حالە دەکەم کارێکی زۆر خراپی کردی حکوومەت موازنە دوا دەخەوە کارێکی باش نییە ینی ئەمە مبرر نییە بەڵام ئەمە قانونە حکوومەتی تەصریفی ئەعمال ناتوانێت ئەدی بۆ کابینە لە 6ەوە بوو بە 7 بەڵام دەکرێت بڵێ ئاڵوگۆڕی حکوومەت دینێوان یەکێتی و پارتی یەکێک لە زەرەرەکانیەوە بوو موازنەی کاگۆران کاتی کاکبیلا لە خۆی بمبورە ئاخر تعلیقم لەسەر کاکبیلا من پێم کۆمەڵە خاڵی ئیجابی تێدایە ئەم موازنە من پێم خۆشە معارضە تێدا مشتەرەکە لەو خاڵە ئیجابیانە پێم ناخۆشە کاکبیلا دەرە هیچ بۆ چونێکی مەجیر نەکرێت یەک یارمەتیم بە لەسەر زۆر بە کورتی کاگسمانی لەسەر خاڵە گەشەکان منەت بەسەر میلەتی خۆماندا بکەین ڕاستە ئەو هەموو ئەو خاڵە گەشانەی کە گۆران ئیشارەت پێدا ئێمە لەگەڵ بوونەوە دەنگمان پێداوە لە ناو لیژنە مشتەرەکەمان کردەوە بەڵام ببوورە ئینگلیز کە داگیرکەر بۆ لەم وڵاتە هاتووە پرۆژەی استراتیژی کردووە سەدی دەربەندی خانی کردووە سەدی لە ینی سەدی کردووە تونێلی دروست کردووە معمەلی چیمەتۆی داناوە یعنی داگیرکەرێک کە هاتووە لە وڵاتەدا ئیشی کردووە منەتیشی نەکردووە بۆ ئێمە ئەبێ ئیشێکەکەین بۆ بڕیکوتێنان لە بودجەی ئەم ساڵە 2 تریلیۆن و 44 میلیار و 847 میلیۆنە لە کاتێکدا دەوترێت کە لە سەدا 23 بودجەی ئەم ساڵ بۆ دەستگا سەربازیەکان دانراوە ئەمە چیمان پێڵێ پێشمەسەر ئەو جوابەکەم کۆمنتێکم هەیە لەسەر سەیبرای بەڕێزم گۆران ئێمە بڵێ ئێستاش دووبارەی دەکەمەوە بڵێ پێشنیارەکانی ئێمە جێ نەکراوەتەوە لە بودجە ئێمە داوامان کرد سەرفەی عقار بکرێت بە 30 میلیۆن ئەمە پارەیە دەدرێت بە قەرز بە هاوڵاتیان پێمان وایە باشترین ئاوادانکردنەوە باشترین خزمەت دەکا بە هاوڵاتیان قبولمان کرد بینی 25 بەڵام بەوەش ڕازی نەبوون برادران هاتە ئەو تەنها لادیەکان 25 و ئەویتر خۆی مایەوە ئێمە داوامان کرد سەرفەی زەواج بکرێت بە 7 میلیۆن و نیو بەڵام دیسان قبول نەکرا بۆ پێیان خۆی مایەوە داوامان کرد هاوکاری سلفەی کشتتوکاڵی بکرێت و تەسیلاتی بۆ بکرێت و لە 3 ساڵ بکرێت بە 5 ساڵ و لەوەشەوە ئەوانەی کۆنەکانش کۆمەڵێک شتی لەو شێوەیە داوامان کرد زیندانیانی سیاسی شەڕی ناوخۆ ئەم هینە ئەم بیگرێتەوە داوامان کرد ئەو هاوڵاتیانەی کە هیچ موچەیەکیان نییە لەم بودجێدا من هاوڵات جوتیارێکم من چی ئیسفادە لەو بودجێ دەکەم ئەگەر لە 15 تریلیۆن ببێتە 30 تریلیۆنیش کاتێکە من هیچ ئیسفادە ناکەم من ئەو وەرکێ لەسەرشانمە هەر لەسەرشانمە بە پێچەوانە لەوانەیە قورستریش بێت تا بودجەکە زیاتر دەبێت قورسر دەبێت بەڵگەوە دەیسەلمێنم کەواشە ساڵانی ڕابردوو بودجەمان کەمتر بوو ڕێژەی بێکاری کەمتر بوو ڕێژەی فەقیری کەمتر بوو ئێستا چەند پارە بێتە بازار چەند شت گران بێ ئەو خەڵکی فەقیرە فەقیرتر دەبێت ئەوەی کە دەوڵەمەندیشە دەوڵەمەندتر دەبێت لەبەرەوە ئەم بودجێ بەڕاستی قڕوپڕی بۆمە دروست کردووە و فعلەن دەڵێم کە پێشنیارەکانی ئێمە بۆ پرسیارەکە کاکبیلال بۆ ئەوەی قەت نەکەم و نهێڵم هەڵبەتە شتێکم زۆر هەبوو لەسەر ئەو کۆمنت لەسەر ئەوە بەسەڵەن کاتمانە بێت دوایەوە چکە ئێستا کاتیەوەی میوانەکان پرسیارەکان لەسەر ئەم کورتێنانم بەڕاستی ئەم کورتێنانە بە کورتێنانێکی واقعی نازانم هیچ واقعی نییە ئەم پارانە ئەگەر داخل بکرابە و داخل نەکرابە وەکو یەک نییە ئەگەر ئەو پارانە داخل بکرابە واقعیەک دەبوو چون تۆ من هاوڵاتیەکم من خانەوادەیەکم لە ماڵی خۆم کاتێک نەزانم داهاتم چەندە چۆن توانم سەرفیات بکەم ئەبێ داهاتەکانم دیار بێ سەرفیاتەکانیشم دیار بێ ئەمجا توانم تەخمینی موازنەی ژیانی خۆم بەڵام کاکڕەشید و تێموو داهاتەکان دیار وازحن خراوەتە بەردەستیەوە من ئەو بەڵگەیەکە لە بەردەستمە بەڵێ ئەمە بەڵگەیەکە لە بەردەستمە بازەکانی بکات ئەمە بەڵگەیەکە لە بەردەستمە لە وەزارەتی اجتماعی وەرم گرتووە کە دەڵێ داهاتی من 2 تریلیۆن و 50 میلیارە بەڵام ئەمە لە وەزارەتەکە وەرم گرتووە ئەمەش وەزارەتی دارایی بۆمەی ناردووە ئەڵێ تەمان ئەوە وەزارەتی نەقل و المواصلات ئەمە لێرە 2 تریلیۆن و 50 میلیۆن لێرە ئەڵێ 1 تریلیۆن و 866 میلیۆنە بەڵێ ئەمە بەڵگەیە یعنی ئەگەر کەم و زۆر بەڵگەیە ئەمە بەڵگەیە ئەمە بەڵگەیەکە لە بەردەستمە ینی ئەوە نییە لە دوفان خۆم دەریێنە ئەمە یەک دوو لە داهات ئەگە بینە سەر داهاتی بۆ نمونە ئۆتۆمۆبیل داهاتی ئۆتۆمۆبیل ئەمە بەڵگەیەکە لە بەردەستمە کە بە سەدان میلیار دیناری داهاتی ئۆتۆمۆبیل لە ساڵانی ڕابردوو داخل نەکراوە بە بەڵگەش دەیسەلمێنم هەمووی بە بەڵگە
ئەمە لەبەر دەستمە لە بەرنامەی پێشوو ئاماژە بەوە درا کە لە ساڵانی 2009 و 11 900 میلیاردایەتی ئۆتۆمبیل بۆ تەنها 100 میلیارد ئاماژەی پێدراوە لەبەر دەستمە بڵێ بەڵێ جا لەبەرەوە ئەم کورتێنانە کەواتە ئەمە فعلی و واقعیەوە ئەسڵی هەیە واقعی نییە کورتێنانێک ئەم پێم وایە بۆ هەدەفێکی لەوانەیە سیاسی دانرابێ ئەگەرنا واقعی سپاس بەڵێ بینەرانی عزیز ئێستاش کاتیەوەیە کە میوانەکانمان پرسیارەکانیان ئاراستە بکەن بەڵێ فەرموو پرسیارێکم ئاراستەی کاگڕشتی تایرە ئایا ئاسایشی نیشتیمانی ئەو مەبلەغە پارەی کە بۆ تەخسیس کراوە ئاسایشی نیشتیمانی لە خزمەتی هەردوو حیزبدایە یا لە خزمەتی کوردستاندایە بەڵێ پرسیارێکی کەشم لەسەر ئەوەی کە ئەڵێ ئەو داهاتانەی کە گەرمایکەکە تۆزێ نزیکەیتەوە ئەو داهاتانی کە ناوخۆیە وەکو ئاو کارەبا هەتاکو ئێستاکە ڕوونیان کردوتەوە ئەم داهاتانە ئەگەڕێتەوە بۆ ناو هەردوو حیزب یا ئەدرێت بە خەڵک ئایا ئەو داهاتانی کە کارەبا و وەزارەتەکان ئەوانی کەوا پارەیان هەیە چ ساڵێک تەقدید کراوە کە ئەو پارەیە ئەوەندەیە ئێمە زۆرەها پارە 20 ساڵە هەردوو دەسەڵات خەڵک ڕوتێنەوە لە بوجەدا بەڵێ پرسیاریکە ئەوەیە هەر بۆ کاگڕەشیدا هەر لەسەر کاک ئایا ئەو پارە زەبەلاحی کە بۆ وەزارەتی هەردوو وەزارەتی ناوخۆ و پێشمەرگە ئێمە ئەوەندە ئەگەر بەهاتایە ئەمەندە سەربازمان هەیە ئایا ئەم هەموو سەربازە لەکوێن کاتێک کە دەوڵەتی ئێران و تورک هێرش ئەکاتە سەرمان ئەو پارەیە بۆ ئەو سەربازانە سەرفەکرێ ئایا چ دیفاعیکان کردووە لەو خەڵکەی کە ئەوەتان لە بناری قەندیل و ئەو شوێنانەدا پرسیارێکی کەم هەر ئاڕاستی بەڕێزە بکەم لە مەسلەی خانەنشینیە ئێمە خانەنشینێکین من وەکو خۆم خانەنشینێکم 27 ساڵ خزمەتم هەیە لە عێراقە خانەنشین کراوم بەڵام جیاوازی ئێمە بۆ لەگەڵ خانەنشینانی هرێمی کوردستاندا هەیە ئایا پرسیارەکانم لەسەرەوەی کە هێزی پێشمەرگە کە وەختێک لە شاخە بووە ژمارەیان نەگەشتۆتە 10,000 پێشمەرگە بەڵام ئێستاکە خانەنشینانی پێشمەرگە ژمارەیان زیاتر لە 100,000 کەسە بێت بەڵێ سپاس زۆر سپاس بۆ تۆش من ئیسماعیل عەبدوڵڵا پرسیارێکم ئاڕاستی کاگڕەشی دەکەم کاگڕەشید جەنابتان 908 میلیارد دینارتان بۆ هێزەکانی ئاسایش دەرخان کردووە لە کاتێکدا هەر خۆتانە نەم هێزانە بەکارهێنن بۆ زەبر و زەنجی ناو خەڵکی خۆتان بۆ ئەو خەڵکەی کە بودجەی هەیە لە داهاتەکەی تۆدا و حەقی خۆی هەیە لەو بودجەی کە دێتە هەرێمی کوردستان هەر ئەو خەڵکە بودجەی ئەو خەڵکە فەقیرە ئادرێت بە هێزەکانی ئاسایش و هێزەکانی ئاسایش دژی ئەو خەڵکە فەقیرە بەکارهێننەوە و هیچ کاتێک نەمان بینی من جێگەی شانازیە باسی بکەم کە هەرێمی کوردستان لە باری ئەمنیەوە جێگەی شانازیە کە باریشی ئەمنی بە خۆیەوە گرتووە بەڵام لە کاتێکدا کە لەگەڵ خەڵکێکی ناڕازی دێتە سەر شەقام و داوای خەڵکی خۆی دەکات ئەم بڕەپارە زۆرێتان بۆ هێزەکانی ئاسایش بەکار هێناوە لە کاتێکدا لە ڕووداوەکانی حەڤەش و باتا بینیمانە و هێزەی بە بیانووی دیفاعکردن لە خاچی کوردستان بردبووتانە کەرکک هەر هەموویتان هێنا لە سەرای ئازادیدا جێگیرتان کردن و پارەیەکی زەبەلاحتان بۆ سەرفکردن ئەمەیەک لە پرسیارەکان کاگیادگاژیان پرسیارێکی ترم 148 ملیۆن دینار تەرخان کراوە بۆ ئاهەنگ کام ئاهەنگ کام حەفلە بۆچی یعنی لە بودجەی ئەم ساڵدا 148 ملیۆن دینار تەرخان کراوە بۆ ملیۆنە یا ملیارە بەڕاستی 4 ملیار دینار باش 4 ملیار دینار بۆچی ئاهەنگێک کام ئاهەنگە بە یارمەتی کاڕشید نازانم ئاهەنگەکان کامەیە ئەمە یەشێک لەوانە من یەک شت بە کاگۆران دەستخۆشی لەکەم من جێگەی شانازیە لە هەر لایەنێک و لە هەر لایەنێکی سیاسی بێت ئەلموهیم دیفاعکردن لە قوتی خەڵک لە نانی خەڵک لە خەڵکی فەقیر و هەژار لە هەر کەسێکدا بێت و هەر کەسێک ئەگەر جوولەکەش بێت جێگەی شانازیە کاگۆرە ئەو بڕەپارەی کە باستان کرد کە بۆ خانەنشینکردنی خەڵک دابینکراوە کە بێت جیاوازی بێ لایەنەکانن ئەوە بینیمان چەندەها کەس نامڕاوکران و بە ئارەزوی هەردوو حیزب چیان ویست کردیان باوکی شەهید بیلال کە یەشێکە لە شەهیدەکانی حەفەی شوبات 37,000 دینار لەم پارەی هەبوو کە دڵنیام 37,000 دینار لەم پارەیە کیلو لەوانێت 2 کیلۆ گۆشتیش نەکات کوڕەکەی شەهیدە
موچەکەی خۆی و کە 3,000 دینار جێگەی بەڕاستی لەگەڵ ڕێزم جێگەی شەرمەساریە بۆ پیاوێکی ئاوا کە کوڕێکی شەهید موچەکەی 3,000 دینار بێ لەبەرەوەی کوڕەکەی شەهید بووە لە پێناوی خەڵکدا و دژی دەسەڵات داتۆتە سەر شەقام موچەکەی خۆی و براکەیان بڕیوە ئەمە چ قانونێکە کامە بودجەی خەڵکە کامە پارەی ئێمە بەڵێ زۆر سپاسان سپاس بۆ تۆش چیرۆ جەلال پرسیارەکەشم بۆ کاگڕەشیدە لەسەر داراییە لەسەر چ بنەمایەک ئێستا لەسەر چ بنەمایەک پارەی کارەبا ئێستەوەش کێشەیەکی تری هاوڵاتیە لەسەرم بورجەی کام ساڵ تشغیل کراوە هەر هاوڵاتیەک کە هێت پارە تسلیمەکە لە مانگێکە بۆتە 250,000 دینار هاوڵاتیەکی تر هاوتیە مانگە خانوویەکم تەحویل کردوتە سەر خۆم کە 3 مانگ بۆ پارەم نەداوە بۆتە 1,600,000 دینار ئەمە خاڵێکی تریش جیاوازی لە نێوان بورجەی لایەنەکانەوە بۆ نمونە بورجەکان هەمووی دابش کرا هەمووان نەزانین کە بورجە عێراق لە 170 جگە لە داهاتی ناوخۆشکاوەش خۆمان نەزانی ساڵانە چ داهاتێکمان هەیە لە ناوخۆی کوردستانە هاوڵاتیان دایمەن گلەی ئەوواکەن کە خانە نشین کراوە هەر لەسەر ئەوانجی ئاماژیان پێکرد 3,000 دینارە ماوەی ساڵێکا یەک جاروەری ئەگرن هەموو ساڵی لە ڕەمەزان وەریگرن نازان بە جێژنانێ زانن یا خۆچی لە کاتێکا سێرەکەی لایەنەکانی تریژ موچیان بڕیوەتەوە بۆ هاوڵاتی خۆیان 150,000 دینارە کرا بە 300,000 دینار بۆچی ئەمان فەرقی نەکردو تا سەی زیاد نەکراوە سپاس خۆش فەرموو شوان غەفور پرسیارەکەم و کاگڕەشیدە پلانی حکوومەت چێ بۆی لە هەندی ڕسوماتی خەڵک خۆش بێ وەک سیارە وەک کارەبا وەک ئاو پرسیاریش کەشم چی بکەین پلانیان چێ بۆ ئەوەی ساڵێک کە تووشی کێشیوە لە داراییان نەبینەوە سەردەژ محەممەد پرسیارێکم بۆ کاگۆرانەیە کاگۆران لە قسەکانی ئەوتی ئێمە گومانمان هەیە لەسەر ئەو ئاقام و زانیاریانەی کە دیوانی ساودێری دارایی ئەیاد بە پەرلەمانی کوردستان ئایا دیوانی ساودێری دارایی وا باش نییە کە کەسێک دابنێت بێلایەن بێت سەر بە هیچ لایەنێکی دیاریکراو نەبێت بۆ ئەوەی ئەو زانیارانی کە یاد بە پەرلەمان و بە حکوومەتی هەرێم زانیارەکانی ڕاست و دروست بێت و جەکەی باوەڕپێکردنی هەم پەرلەمانی کوردستان و حکوومەت و خەڵک بێت پرسیارێکی ترم ئەڵێ داهاتی هێزەکانی ئاسایش زیاد کراوە لە کاتێکدا من لەم ماوەی لە ڕۆژنامەیەکە خوێنمەتوانێت بچی داهاتی بچەی ئاسایش وانە ئەنجومنی ئاسایش کتە داهاتی ئەنجومنی ئاسایشمان زیاد کردووە لە کاتێکدا داهاتی ئەنجومنی ئاسایشی هەرێم لە 123 لە کاتێکدا وڵاتێکی وەکو چینکە یەکێ لە وڵاتە زلێزەکانی دنیا داهاتی هێزە سەربازەکانی لە 112 لە بودجەکەیە ئایا ئەو داهاتە زەبەلاحەکە بۆ ئەنجومنی ئاسایش تەرخان کراوە بۆچی تا ئێستا ئەو هێزەی کوردستان نیتوانیوە بەرگری لە هەرێم بکات پرسیارێکی ترم کاکبیلال وتی تا ئێستا داهاتی نەوت داخلی بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان نەکراوە من پرسیارەکە لە کاکڕەشی دەکەم ئایا بۆچی داهاتی بودجەی داهاتی نەوت داخلی بودجەی هەرێم نەکراوە ئەو ڕوون بکرێتوانێت بۆ خەڵکی کوردستان سپاس بۆ تۆش سەرەتا بە ناوی خوای گەورە هێمن محەممەد پرسیارێکم لە کاک ئیسماعیلەیە لە کاتێکا سەرۆکی پەرلەمان هەڵێت ئۆپۆزیسیۆن خۆی داوای کردووە بودجە بچێتە دەنگدانەوە بەڵام ئەمان مانەگرن ئەمە بانێک و دوو هەوایە دووەم بۆ پرسیاری دووەم بۆ کاگڕەشید بۆچی ئەو هەموو هەڵە لە داهاتە هەیە کە لە کاتی دانیشتەکانی پەرلەمانە وەزیری بەڕێز وەزیری دارایی چەند هەڵەیەکی دیاری کردووە ئەڵێ ئەوە هەڵێ ئەوە هەڵێ و ژمارەکان هەڵی تایە بۆ پرسیارێکی ترم هەر بۆ کاگڕەشید نزیکەی لە 150 بودجەی هەرێمی کوردستان کە نزیک لەم بودجەی هەرێمی کوردستان بڵێن 6 میلیارد دلار ئەوە تا لە بەغدا تا ئەسە نەگەڕاوەتەوە بۆچی لی ناپرسن پرسیارێکی ترم هەر بۆ کاگڕەشید داهاتی خاڵە سنووریەکان وەکو برایم خەلیل و پەروێزخان بۆچی دیار دەست خۆش بێ سپاس من محەممەد حەسەن مامە نووسەر ڕۆژنامە نووس پرسیارەکەم بۆ کاک ڕەشید هەیە ئەویش ئەوەیە دواکەوتنی بووجە لەم ساڵە لە 6 وڵاتی عالەمە من هەرەوە نەگەڕام لە گۆگڵ سێرچم بۆ کردووە 6 وڵاتی عالەم کە بە تونس و ئەمریکا و مالیزیا و ئەردەنەوە تونس کە 3 مانگە حکوومەتەکەی دامەزراوە بودجەی ساڵی 2013 پەسەند کردووە ینی 2013 بودجەی تاوی کردووە ینی ئەم ساڵ تاوی کردووە بەڵام ئێمە 11 مانگە بودجەت دواخراوە بژین 8 مانگە بودجە دواخراوە تا ئێستا قسەی لەسەر نەگردووە بەم ڕۆژانە مەسعود بەرزانی فەرمێ
ئەمە بۆچی لە کەسی قبول ناکەین کە بجای دوا بخرێت و ئەم شتانە تو هەژ مانگە دوا خراوە ینی کەس قسەی لەسەر ناکە بۆ دو هەفتەش ڕێگە بەگەز نایە ینی قسە لەسەر بسیاری دیریشمەوەیە بۆ وەزیری دارایی ئەمە چەند ساڵە لەوەتای حکوومەتی کوردی هەیە وەزیری دارایی شەقبای ئێستاڵەوانی ئەمە هەر وەزیری دارایی ئەمە بۆ لا ناچی ینی بەڕاستی ئەمە لە بەرژەوەندی هەردوو حیزبی دەسەڵات نییە وەکو یەکێتی پارتییان پارە شاردنەوە بێ بۆ ئەوان و یان بە شێوەیەکی گشتی ئەوە پرسیارەکەت گەشتووە بەڵە پرسیارێک تریشم ئەوەیە 200 میلیارد بۆ بجەی ئەحزاب دانراوە تا ئێستا هیچ ڕێنمایە هیچ پلانێک نێ لەسەر ئەوەی کەەوە ئەم بجێ حیزبانە بە شێوەیەکی یەکسان دابش بکرێن نە لەسەر کورسیە نازانێ لەسەر بەتەمەنی حیزبەکە حزبێکی وەکو شوعی 580 میلیۆنی هەیە کە یەک کورسی هەیە حزبێکی وەکو بزودنەوەی گۆڕان 500 میلیۆنی هەیەکەوە 25 کورسیشی هەیە و پرسیارێک تریشمەوەیە زۆر بە کورتی 1 تریلیۆن زیاد کراوە لە بجە بۆ بجێی بەکاربێت هەموو ساڵ لەگەڵ ئەمە بۆ معاشی فەرمانبەرەوەمانە زیاکرێت تا ئێستا هیچ شتێکی وە بەدی نەکراوە بەڵێ سپاسانەکەم بەخێراتنی میوانە بەڕێزەکانەکەم من پێم وایە ژیانی ئێمە بە بایکۆتکردنی دانیشتەکانی پەرلەمان و بە خۆ عرضکردن و خۆفەرزکردن لە بەردەم ڕاگەیاندەکانە ئەمە مانە و ناوەڕۆک بەدەستنایە پرسیارەکەت بەڵێ عفومکە ژیانی ئێمە بەسەر چاو ژیانی ئێمە بەوە مانە و ناڕک بەدەزێنێ بە چاوێکی پڕ لە ئەماژۆ ڕەنگێکی تێرەوە چاو لە چاوی سەرۆکی پەرلەمان ببڕیدانیشی گفتوگۆ بکەن لەسەر ئەو قۆناغانی کە بەسەر ئەم هەرێمایە هاتووە ئەمە لەلایەگە پرسیارێکتر بۆ بەڕێز بریکاری وەزیر ئایا بودجێ ئەحزابەکان بەچی پێوەرێک تەوزیع ئەکرێ ئەمە پرسیار بۆ بەڕێزدان سپاس بەخێراتنی میوانە بەڕێزەکانەکەم تا قادر باشی شێرزاد پرسیارێک مێ ڕاستی بەڕێز بریکاری وەزیری دارایی یەکەم لەبارەی یاسای خاننشینیەوە بۆ تا ئێستا بیت لە کەمکردنەوەی تەمەنی خانەنشین لە 63 ساڵەوە نەکراوە بۆ 6 ساڵ و موچەی خانەنشینیش ناکرێت بە لە 100 کا لە کاتێکتا بجێ لە کوردستان لەم کاتەدا بجێکی جەبەلاح و باشەوە بۆی کەواوانیکەوە خاننشین ئەکرێن بتوانن سودۆ خاننشینی وەربگرن زۆر سپاس بۆ ئێوەش بەڵێ بینەرانیازی سوپاسی و میوانازیزانەکەم کە پرسیارەکانیان ناڕاستە کرد دوای ئەم ناوبڕە وەڵامی پرسیارەکانی ئەوان وەرەگرینەوە قسەش لە سەر کاردانەوەکانی دوای پەسەندکردنی بودجە دەکرێت بینەرمان